بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایەقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان دەبین بۆ باسی ڕۆژ دیارە باسی ڕۆژ خۆتان ئاگادارن تایبەتە بە دۆخی هەرێمی کوردستان بە دیاریکراوی قسە لەسەر خۆپیشاندانەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی سنووری پارێزگای سلێمانیەکەین و بەستمانە قسە لەسەر یەکڕیزی بکەین و زیاتر لەسەرەوە واستین دوای ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بڕیاریاندا لە حکوومەتی هەرێم بکشێنەوە لە سەرۆکایەتی پەرلەمان بزوتنەوەی گۆڕان ئینسیحابی کرد و ڕێکەوتنەکەشیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵپەسارد. دوای ئەمانە ئەکرێ ئێمە باسی یەکڕیزی بکەین یان وەکو جاری جاران ئەبێ تر باسی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن بکەین، بەڵام هێشتا گۆڕان و کۆمەڵ ڕوونیان نەکردوێتەوە و لە دوایین بەیان نامەشیانە کە پێش بەرنامەکە بە تۆزێ بڵاو بۆ هیچ باسی ئۆپۆزیسیۆن بوونیان نەکردووە. من مەبەستمە لەگەڵ جەنابی کاک ئازاد تۆفیق نووسەر و ڕۆژنامە نووس و ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر چەند پرسێکی تر بوەستین لەوانە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا ئەتوانێت چی بکات و ڕایەکێتی من نەزانم کاک ئازاد وتە بێژی یەکێتی نیە، بەڵام وەکو کادرێکی دیاری ناویەکێتی نیشتیمانی کوردستان ڕایان لەسەر بڕیارەکەی گۆڕان چییە کە ڕێکەوتنەکەی لەگەڵ یەکێتی هەڵپەساردووە و ئایا ئەم حکوومەتە ئەتوانێت چارەسەری کێشەکان بکات، حکوومەت چی پێ ئەکرێ لێرە بەدووە ئایا ئێمە وەکو بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان وتی ئێمە بەڵێنەکەی خۆمان بردە سەر ئەمڕۆ وایوت بۆ 4 ساڵ ئارامی، ئایا ئەمە مانای ئەوەیە کە ئێمە نائارامی و ناسەقامگیری چاوەڕێمانەکەم زیاتر ناڵێم. کاک ئازاد تۆفیق ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ماندوو نەبن سڵاوتان لێبێت. ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەم، هێندەی تۆ تێبینیت کردبێت و چاودێری خۆپیشاندانەکانی ئەم چەند ڕۆژەت کردبێت، هەستەکەی خۆپیشاندانەکە ئامانجێکی هەیە و هەوڵەدات ئەم ئامانجە بپێکێت یان پەرتەوازەیی هەیە؟ سپاس بە بەڕێستان. دیارە مەسەلەی خۆپیشاندان یا مەسەلەی تەزاوراتی مەدەنی یا مەسەلەی مانگرتن ئەمە با بڵین کللتورێکە لە کللتوری غەربەوە و لە کللتوری وڵاتانی دیموکراسیەوە گوازاوەتەوە بۆ شەرق و لە شەرقی شاگرە وڵاتێک دیموکراسی نەبێ و ئازادی نەبێ خۆپیشاندان نابێ، بەڵکو کودەدا ئەبێ و شۆڕژ ئەبێ و ڕاپەڕی نەبێ. خۆنیشاندان خۆی سیفەتێکی هەیە، سیفەتێکی یاسایی هەیە. خۆنیشاندان لە وڵاتانی ئەوروپا کە دەکرێ و ئەم چەمکە بەربڵاو بۆتەوە، ئەم چەمکە با بڵین لە مێژوویەکی پڕ لە عنفی سەرەتاییە تا بۆ بەوەی کە چەمکێکی یاسایی و چەمکێکی سیاسی و چەمکێکی مەدەریان و مۆدرنیە بێ. ئەم چەمکە ئێستا لە ڕۆژهەڵات پیادەکرێ. نمونەی کوردستانی خۆمان بان بنمونە بینەوە. کوردستانی عێراق ئەبێ ئازادی هەبێت، اینجا مرۆڤەکان یا کۆمەڵانی خەڵک ئەتوانن خۆپیشاندان بکەن و ئازادیش ئەمە کەس نایبەخشێ بە کەس. ئازادی مافی سەرەتایی بچووکترین مافی سەرەتاییە کە مرۆڤەکان لە دایکە بن هەیەە، واتە تا ئەمرن ئەبێ ئازاد بن. بەڵام ئەبێ یەک حقەتەیە بیزانین، خۆپیشاندان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە لای ئێمە چ با بڵین پێودانجێک ئەپێورێ یا چ قیاسێک یا چۆن پۆلێ نەکرێ بەپی ئەو عرفەیە ئیجتیماعی یا عرفە کولتوری کە ئێساچێ لەسەر خۆپیشاندان قسە ئەکرێت لە ئەوروپا لە وڵاتی وەکو هۆڵندا کە پێش ئەمریکا لیبرال بووە، پێش ئەمریکا دیموکراس بووە، پێش ئەمریکا مافی ئازادی تاک و ئازادی وجدانی تا بووە. ساڵی 1979 بەڕەسمی ئازادی وجدان و ئازادی ڕادەربڕین لە ئەمریکا لە دەستورا جێبەجێ بووە لە هۆڵندا پێش شۆڕشی فەڕەنسیا و ئەو کاتەی کە ئەمە لە 1979 دروست بێ. ئەمریکا 1976 لە مستعمەری بریتانی ڕزگاری بێ 3 ساڵ ڕزگاری بووە، سێرکە چەند کۆنە. لەم هۆڵندایە تۆ ئەبێ بە یاسا خۆپیشاندان بکەیت، واتە ئەبێ یەکەم ئەوەی کە خۆپیشاندان دەکات ئەبێ بزانێت چییە و مەبەستی لە خۆپیشاندانی چییە و ئەبێ مۆڵەتیش وەرگرێ. ئەم مۆڵەت و مەبەست و چییە ئەبێ حکوومەت تەدوینی کە و حکوومەت لەسەر شارەتی ئەم خۆپیشاندانە و ئەم مۆڵەتەی بداتێ و هاوکاری بکە و با بڵین بیشی پارێزیە لە عنف خۆ ئەکرێژی کە دژە خۆپیشاندانە بێتەوە. من پێم وایە گوڵی خۆپیشاندان نابێ بە دڵکی فەوزەوی ناشرین بکرێ. بەداخەوە لە کوردستان وای لێ هاو چەپکە گوڵی خۆنیشاندان نابێ بە هەندێک دڵکی وەکو ئازاد تۆفیق بێت ئەم گوڵە بپرژێنێ بشێوێنێ ناشرینی بکە. بۆیە خۆنیشاندان یا مزارات ئەبێ بزانی ئامانجەکە چییە. ئەم ئامانجی خۆنیشاندانە بۆ قەیرانی داراییە کە پێم وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان هاتوۆتە ئێریان واقعی خۆیانە.
بەڵام قەیرانی دارایی بە سوتانی بینایەک، قەیرانی دارایی بە ڕێگرتن لە سارێک لە بینی قەزایەک بچێ بۆ ناحەیەک نەخۆشی بێ بۆ قەزایەک، قەیرانی دارایی بە سوتانی ئەرشیفێک، قەیرانی دارایی بە سوتانی شارەوانیەک، قەیرانی دارایی بە سوتانی دایرەیەکی با بڵێن مرور، پێم وانییە حەل بێت. بۆیە بەڕاستی ئەبێ یاسای خۆنیشاندان و یاسای خۆپیشاندان و یاسای تەزاورات و مانگرتن ئەو یاسایەکی مەدروست بێ لانی کەم بە چاولێکەری لە ئەوروپا، چکە ئەمە کللتوری ئەوروپایە هاتۆ بەلای ئێمە، کللتوری کوردستان نییە و کللتوری شەرق نییە. باشە کاگازات، ئەگەر وای دابنی ئەوانەی لە کوردستان گوزەراوە لە کۆیە و لە ڕانیە و لە سلێمانی و لە شوێن و بڵێن جیاوازەکان مۆڵەتیان وەرنەگرتووە، ئەکرێ بە فیشەک و گول لە وەڵام بدرێن؟ هەرگیز من شتێ بە بەڕێزەوە مۆڵەتی وەرنەگرتووە بەهەرحاڵ لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتیەوە کۆمەڵێک گروپ کە ئەم گروپانە مەسەلەن گروپی نەناسراون، گروپی مەسەلەن ینی هیچ کەس خاوەندارەتی ناکا، هەساون تەژدی خەڵکەکەن یا بڵێندنی خەڵکەکەن بۆ تەزاورات بەهەرحاڵ بە ئەوە جوابێ، بەڵام خۆ ناکرێ ئەمەی کە کردوتە تۆ داوایەک دێ. من مامۆسایانی ڕۆژی هێژدە مانگ لە بەردەم تەربیەی سلێمانیە کە کۆتاییان بە خۆپیشاندانەکانی را سەعات 10 بۆ سەعات 11 و وتیان پەیامی ئێمە ئەمێ بۆ حکومەتی هەرێم ئەبێ بزانێ مامۆسا دڵی میلەتە و مامۆسا تاجە لە ناو کۆمەلگا، نابێ مامۆسا بێموچە بێ، نابێ مامۆسا بێ بۆ مەکتەبەکەی دەست بە تەلەبەکان و کوڕەکانی منی دەسەڵاتدار و تۆی دەسەڵاتدار بڵێتەوە بە شەتێ سارەکەی بەنزیریتیانە بێ پارەی پاسەکەی پێ نەبێ. بە تەئکید وتیان لێرە کاری ئێمە تاوچووکە گەیانمان بە دەسەڵات. بەڵام لە دەروی مامۆسا کۆمەڵێک کەس دێن، سێریەکەی مەسەلەن هەرزەترن، سێریەکەی مناڵترن، سێریەکەی موچەخۆر نین، ئەم شوێنە ئەگوازێتەوە بۆ شوێنێکیکە مۆڕەت لە ئەوروپا جادەیەکت داتێک کە لە ستریتی 13 بۆ تۆ واتە بۆ نییە بچیتە ستریتی 14 ناتوانین تجاری 14 وڵێ من سعات 10 دەبێ بۆ 12 تۆ نابێت درێژی بکێشیتەوە بۆ عەسر و ئەڵێم ئەم شوێنە جوگرافی کە ئێم بە تۆ نابێت لەم جوگرافیە تەجاوزکەی بۆ جوگرافیەکە. تەزاورات خۆنیشاندانی مامۆسایان کە مافی سەرەتایی خۆیانە نە حکومەت سەدەقەی پێیەکە نە خێری پێیەکە، مامۆسایە دەرزەڵێتەوە ئەبێت تۆ موچەی تا چەندە ئاساییە هانی خەڵک بدەی بۆ خۆپیشاندان و خۆت لە ناویان نەبی پشتیوان نییە لە شوێنە. من شتێک بە تۆ لە بیسا مەسایلی میدیا نابێ بە شێبێ لە خۆنیشاندان، بە شێبێ لە حزابی معارضە، بە شێبێ لە ئۆپۆزیسیۆن. میدیا یەک قەولی جوملەی گەورە هەیە لە میدیا، هەچ خەبەرێک قیمەی هەواڵی هەبوو ئەبێ میدیا بڵاوی کاتەوە، هەچ خەبەرێک. ئەمە ئەلفبای میدیایە ئەوانەی کە میدیاکارن. من ڕۆژنامەنووس نیم، وەندامی سەندیکا ڕۆژنامەنووسیش نیم، لە 79 شەوە نووسم، یعنی ئەو عمرێکە ساڵێکە کاتەسی 40 ساڵ. بەڵام میدیا ئەبێ بەشێ نەبێ خۆی لە ئۆپۆزیسیۆن. ئۆپۆزیسیۆن ئیشی ئەحزابی سیاسیە، میدیا ئیشی ئەحزابی سیاسی نییە. میدیا ئەتوانێت لە شەو ڕۆژێکە ئاشتەوایی بە هەموو ماڵەکانە بدا و ئەتوانێت لە شەو ڕۆژێکە خوانەخواسە غێری ئاشتەوایی بدا. یعنی پێت بڵێم تەلەڤیزیۆن کادرێکی زۆر ئەساسیە. لە قسەیەکەی لەسەر تەلەڤیزیۆن لە وڵاتان ئەڵێ تەلەڤیزیۆن وەکو نەسەمە مامەڵی لەگەڵ ئاکرێ، واتە بەسەر ئەڵی فەڕەنسا مجتەمەعێکە 80 ملیۆن نەسەمەیە، بڵێن 50 ملیۆن تەلەڤیزیۆنیشتی لەو وایە 130 ملیۆن مرۆڤ لەوێ بێت، چونکە تەلەڤیزیۆن کادرێکە تەئسیر لەسەر نەفسی ئینسانەکە، لەسەر سایکۆلۆژی ئینسانەکە، لەسەر هەڵچوونی ئینسانەکە. تەلەڤیزیۆن هەیە من پێی مرتاحە بم با بڵێن بزە خاتە سەر لێوم، تەلەڤیزیۆنیش هەیە تووشی گرژیمەکە. تەلەڤیزیۆن کادرێکە بەبێ لە دەرگادان ئەدا لە ماڵی هەموو کەس. ئەم کادرە ئەبێ مامەڵەیەکی زۆر وردووریایی لەگەڵا بکەی. کۆمەلگای ئێمە دوای باش ڕیفراندۆم، دوای ئەو نەهامەتی ئابڵوقەی لەسەرمانە، دوای وەزعی کە بەسەرمانە هاتووە، هی ئەوەیە هەمومان ئەم شکستەی کە هاتووەتە زێر شارمان کە من پێم وایە بەڵێ یەکێتی و پارتی بەرپرسی یەکەمی ئەم نەهامەتیان خۆ حزابی معارەزە لە ئاستە و بەرپرسیارەتی کاگازات چێ لە یەکێتی و پارتی ئەبێ لە ئاز ئەو بەرپرسیارەتی دەبن، چونکە ئەوان بەرپرسیار ئەم نەهامەتی لە کوردستانی عێراق هەیە کە چەند بەرۆکی من و چەند بەرۆکی تۆ وەگرێ و چەند بەرۆکی کۆمەڵایەتی خەڵک من پێم وایە یەکێتی و پارتی بەرپرسن. بەڵام ئەفونکەی ئەم جوولەیەکەی زۆر گرگەبیرە، بەڵام کە یەکێتی و پارتی بەرپرسن مانایەوە نییە گۆڕان کۆمەڵی یەکگرتو و سۆشیالیست حزبی شووعی لە دەروێ مەوزوعان. من نمونەیەک بەتۆڵێم، ئەمریکیەکان قەراری تەحریری عێراق ڕزگاربوونی عێراق دەرەکەن. کێ لە ئەمریکیەکان دەرێکە؟ دموکراتەکان. کێ ئەمە جێبەجێەکە؟ جمهوریەکان. جمهوریەکان سێرکە هێزێکی سیاسی لە ئەمریکا ناوی حزبی جمهوریە، هێزێکی سیاسی ناوی حزبی دیموکراتە. دیموکراتیەکان و جمهوری بە درێژایی 200 ساڵ منافسیەکەن، معارضیەکەن. جارێ ئەم لەسەر حکومەت دوان ئەو لەسەر حکومەت سیان ئەم، جارێ ئەم دەسەڵاتدارە ئەم ئۆپۆزیسیۆنە، جارێ ئەو دەسەڵاتدارە ئەم ئۆپۆزیسیۆنە. بەڵام تێگەشتون لە حقیقەتێکە لە قازانجی ئەمنی قەومی ئەمریکیە. دیموکراتەکان بڕیارێک دەرەکەن کە پرۆسەی ئازادی عێراق جێبەجێ بێ. جمهوریەکان دێ لەسەر حکم، یان ئەم بڕیارەی ئەوان ئەم ئەجندەی ئەوان جێبەجێەکەن. ئێستا من گۆڕان و کۆمەڵ بوومایە ئەمڕۆی سیحام لە حکومەت نەیە. باش من دێمە سەرەوە، بەڵام پێش ئەوە
بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان هەستەکە لەم خۆپیشاندانە بە ئامانج کراوە؟ یعنی یەکێتی کراوە بە هەدەفیان چۆن؟ ینی هەستەکرێت ئەو ئەویسترێت لە ناوبانگی یەکێتی بدرێت بۆ نمونە لە بەیاننامەکەی ئاماژە بەوە دراوە بەرپرسێکی یەکێتی لە سنووری هەڵەبجە ئاماژە بەوادە ئەڵێ داوامان لێ نابێت یەکێتی خاوەنی 25,000 شەیدە نابێت داوامان لێکری ئاڵابێنی نەخوارەوە ئاڵای سپی هەڵبکەین ئەم شتانە هەنی هەستە واستەکرێت لە بەیاننامەکانی یەکێتی پێی وایە بە ئامانج کراوە لە بزانین بنیاکەخت پێ بڵم ئەگەر لە دەڤەری کە پێوتی یەکێتی خەڵک تووڕە بێ لە پارتی دەستی نەگاتە پارتی بە یەکێتی ئەسڕێ بە یەکێتی ڕێژێ ئەمە حەقەتەکەی یعنی ئەگەر یەکێک لێرە کادی حیزبێکی سیاسی بە ناوی حیزبەکە لەبم سین سات ئەلف باجیم ئەگەر تووڕە بێت لە پارتی یا گلی بێ لە پارتی یا ڕخنەی بێ لە پارتی و دەستی نەگا پارتی یە بەسەر شانی یەکێتیادا بۆیە سێرەکەی مەسەرن بارەگای یەکێتی سووتێ مەڵبەندی یەکێتی سووتێ ناوچی یەکێتی سووتێ ئەم دامەزگانی کە یەکێتی تا ڕادێک بەرپرسەدەی ناوی مرورە ناوی نفوسە ناوی ئاسایشە ناوی شارەوانیە ئەمڕۆ باز دەوەکەن ئەرشیفێک 300 ساڵە لە کۆیە پارێزراوە یعنی ئەرشیفێک نەوەیەکی سقۆتی ڕاپەڕینی گەورەی سقۆتی بەغا ئەرشیفێک بپارێزێت بۆ 300 ساڵ عمر لە ئەدەبیاتی ئەو شارە لە مێژووی ئەو شارە لە کۆنووسی نووسینی ئەو شارەکە بەشێکە لە خەزیێنە گەورەکەی میلەتی کورد ئەکەوتە ناو کولتوری گەورەی کوردیەوە بە هەر چوار پارچەکەیەوە تو ئەمڕۆ بسووتێن لێ ئەگەر بەم ئەرشیف سووتانە سبەینێ معاش ئەبێتەوە بە معاشی 2012 وەرن ئەمرو زێدی شێگە بسووتێن بەڵام یەک حەقەتەیە بیزانین ئامانج چەند پیرۆز بێ ئەبێ ڕێگەی پیرۆزی بۆ بگرێت ئەمەیە واکایەکێتی لە بەیاننامەکەی بۆ نمونە خۆپیشاندەران بە شڕەخۆر بە ئاژاوە گێڕ ناویان بەرێت خۆنیشاندار گلەی و نیگەرانیشی دروست ئاخر با پێت بڵێم ئاخر خۆپیشاندانێک کە ئەڕاتە بەردەم تەربیەی سلێمانی و ناوی مامۆسایە و ئەڵێ پەیامەکەی من گەشت ئەڕۆمەوە ئەمە ئەبێ پێڵاوی بخەیتە سەر چاوت ئەمە مەدەنیانەیە ئەمە دیموکراسیانەیە اینجا ئەم مەدەنیان و دیموکراسیانش ئەبێ شتێکت بێ بڵێم ئەم عادەلە بە تەنها کۆتایی نایەت بڵێن حوڵاتی لێرایە ئەی حکوومەت بەرامبەر ئەم هەڵوێستە مەدەنی مامۆسا چیەکە ئەی حکومت ڕەدی بەرامبەر ئەم مووقیفە جوانی مامۆسا مووقیفە مەدەنیانی مامۆسا مووقیفە تەندروستانی مامۆسا چیەکە ئەبێ پلانی تەندروستی هەبێ و ئەبێ پلانی جدی هەبێ و ئەبێ لانی کەم ئەم قەیرانە ئەگەر لە ساسەوە بۆی چاگرەسەر ناکرێ ڕەبتی بە وەسعی داخلی و وەسعی ئیقلیمی و وەسعی مەوزوعی تری نێوجیانی و خۆ بێ هەنگاوی یەکەم لە سێمانگیەکە بە لە سا بسوێن چاکە ئەمە ئیشکالەکەیە بەڵام یەکێک دێت پەلاماری دوکانێکەدا یەکێ دێت مەسەن موچەخۆر نییە ئەڕاتە دەموچاوی هەڵبەستەوە من یەکش لە تۆ بڵێم بەبێ ئامانجیان نەزانن من یەکش بە بەڕێز بڵێم خۆنیشاندان داوایەکی ڕەوای هەیە داوای ڕەوا چی پێویستی بۆیە من دەم و چاوم ببەسم جامانەیە بکەم بە چاوم دیار بێ بچ بە سەربانێک قەتعەیەکی هەرێمی کوردستان نووسرا و لۆگۆکەی بیخەمە خوارە و ئاڵەکەی لێ بکەمەوە ینی داوای ڕەوا بۆچی دەمامچی ئەوێت نەماسکی ئەوێ نە دەمامچی ئەوێ داوای ڕەوای کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە قەیرانی دارایی نەبێ کە موچە بدرێ کە بودجە بدرێ کە دەستی خزمەتگوزاری لە ئەو لە کارەبا بێ ئەمە نە دەم و چاو بەست نیەوێ نە ماسک بەست نیەوێت من دوێنێ سەرۆکی فراکسیۆنێک میوانە بۆ ئاماژەی بەوەدا وتی کاتێک سەرۆکی وڵاتێک جێگرەکەی سەردانی وڵاتێکی تر ئەکا بە فەرمی لە وڵاتەکەی خۆی بۆ نمونە بوو مەلەرزەیەک ڕۆیدا خێرا هەموو ئەجەندا و ڕۆژەفی خۆی هەمووی لواز لێ هێنێت وەگەڕێتەوە بە وڵاتەکەی لە ئێستا لە کوردستان لە دۆخێکی زۆر زۆر ناجێگیرایە هەم لە ڕووی قەیرانەوە قەیرانە ئابووریە جیاوازەکانەوە کە یەخەی خەڵکی گرتووە و هەم لە ڕووی سەقامگیری و ئەمن و ئاسایشیشەوە هیچ نەبێ لە سنووری پارێزگای سلێمانی بەڵام گوێمان لێ نییە کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بەنیاز بن بێنەوە ینی کاکنێچیرەوان بارزانانی و کاخوبات تاڵبانی نابێت لە ئێستا بێنەوە بۆ ئێرە ئەوە کاخوبات و کاکنێچی دەتوانی لەم کەناڵەوە لیان پرسیەوە ئازاد تۆفیق نییە باشە من لە سەرۆکی حکوومەت نەجێگرم هەست ناکەی بەرپرسیارەتی ئەوان ئەوەیە وەکو خۆت وەکو نووسەرێک کابێت لەم دۆخەیە لە ناو هاوڵاتیان بن هەر نەک لەم دۆخەیانی بەرپرسیارەتی ئەوان ئەوەیە بسواس عن ناو هاوڵاتیانە بن بەڵام من بۆ ناپارمەوە بۆ کاکنێچیر و کاخوباتی بۆچی پارێم بووە نە ئیشم پیانە نەیشت یەک دوو پیاوی سەرکردەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ناو دوو هێزی سیاسیان تەحالفیان کردو حکوومەتێکیمان پێکێناوە تاکو 5 ساڵ لەمە پێش گۆڕان و کۆمەڵش لەو حکوومەتا بوون تا 2 ساڵ لەمە پێشیش ئەم دوو هێزە بە ئەجندەیەک چونتە ئەوروپا خۆشبەختانە ئەوەیە بەم ئەجندە قازانجی تیاتی دیاوە بۆ کەیسەکەمان بۆ قەزیەکەمان و بشگەڕێنەوە و نەگەڕاونتە ئەوان خوان بەرپرسن زۆر باش بینە سەر باسی کشانەوەی گۆڕان و کۆمەڵ کە خۆت ئاماژەت پێدا تا 2 ساعت 3 ساعت پێش ئێستا لەم حکوومەتە بوون و ئەوترێت کۆمەڵ ئەمڕۆ لە حکوومەت کشاوەتەوە وەکو دۆخی کۆمەڵ وەکو دۆخی گۆڕان نییە کەماوەی یەکرێ بڵێن لە 2015 لەم حکوومەتە بە شێوەیەک لە شێوەکان منش پێم وایە دوو کەیسی جار نەماوە خوێندنەوەی تۆ بۆ کشانەوەی ئەوان لە کاتێکە لە ئێستادا تقریباً 2 بۆ 3 مانگێکمان ماوە بۆ هەڵبژاردن چییە؟ من پێم وایە کەیسی کۆمەڵ و کەیسی گۆڕان لە مەسەلەی ئینسحابکردن لە حکوومەت جیایە
یەکەم کۆماڵ تاکو ئەمڕۆژ دەوامی کردووە بە تایبەتی وەزیریشان هەیە من ئەوەی متابعی کاروباری ئەم وەزیرم کرد بێ هەم دڵی بە ئیشەکەی خۆش بووە هەم ئەکتیڤ بوو پرۆژەشی هەبووە وەزیری زەراعە بەڕێز کاک عەبدولستار ئەمە یەک بەڵام گۆڕان 2 ساڵ و 2 مانگ و 8 ڕۆژە واتە لە 12ی دەی 2015ەوە بۆ ئەمڕۆی 20 12ی 2007 لە حکومەتانین و دەوام ناکەن و پێم وایە پێشیانوتن با سەرۆکی پەرلەمان بێتەوە بە بێمەرج پێشیانوتن خۆتاوەرنەوە بە بێمەرج ئەوە سەرۆکی هەرێمیش بڵێن دوای مەسەی ڕیفراندۆم دەستی لە کاتێشاوەتەوە لە دەروی مۆزوعەکە ناتونتەوە لای ئەوان شتێکەیە بۆ ئەم دوو کەسێ تێکەڵ نەکەین ئەم نەهامەتی کە بەسەر کوردستان هاتووە با یەک حەقەتەی بیزانین لای نێرانی دەروی کوردستان کورد هەمووی لە بەلەمێک و لە کەشتێکایە گوێی لەوە نیە تۆ لیبرالی ڕادیکالی کۆنزەرواتیڤی گوێی لەوە نیە تۆ یەکێتیت پارتیت گۆڕانی گوێی لەوە نییە تۆ ئیسلامیت یا ئەلمانیت هەمومان لە کەشتیەکەین ئەم کەشتێ من بەرزپرس من بە حەقەتێک گەڵم من کاردی متەقەدیمی یەکێتی شوانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان حێسەی ئەسەدی لە نەهامەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەرەکەوێکە ئێستا هەمانە و پێشم وایە پاری دیموکراتی کوردستان حێسەی ئەسەدی لە نەهامەتی خەڵکی کوردستان بەرەکەوێکە ئەمانە بەڵام باوەکو ئەمریکیەکان بیر بکەینەوە چۆن دیموکراتەکان ئەجندە دائەنێن بۆ ڕوخانی عێراق جمهوریەکان جێبەجێکن لەم نەهامەتە کە گۆڕان و کۆمەڵیتیانە چیتیایە بۆ سەرکەوتن بێن بەشداری ئەم ئەوە بکەن ئەم شکستەکەم بکەینەوە یەکێت و پارتی بەرپرسن لەمە بەسەر چاو ئەی خەمەسە سەرم ئێ گۆڕان و کۆمەڵیتیانی لەم شکستە هەر بەسەر چاو ئێ بۆ نایانی گۆڕان و کۆمەڵ لەگەڵ یەکێتی و پارتی ئەم شکستەی کە ناوێتی ئێستا ئەجندەیەکەی بۆ 3 مانگی هەڵبژاردن بۆ 100 ڕۆژی هەڵبژاردن بین لەگەڵ یا شار بین لەژێر شکست تۆ ئەگەر ئۆپۆزیسیۆنی تەندروستی دیموکراتەکان پێم وتی و جاریشیش ئێڵێمەوە ئەجندەی ڕوخانی عێراق دانێن معارضی جمهوریەکانن جمهوریەکان دێن ئەجندەکەیان جێبەجێکەن تۆ ئەگەر معارضێکی تەندروستی ئازادی کۆمەڵانی خەڵک دەوێ شەفافیەت دەوێ دیموکراسیەت دەوێ ئەڵی باوەمان شار بینە ژێر ئەم نەهامەتی بە خوێندنەوەمان ماوەیەکی زۆرە خوێندنەوەکەین بۆ دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی بۆمان دەرکەوتووە کە ئەوان جددی نین لە چارەسەرکردنی خەیر ئەخر ئیحسان بی تەمام 2 ساڵ و 2 مانگ و 10 ڕۆژ و خایەنەوە 100 ڕۆژی کەش بخایەنە 15 ساڵ نییە یعنی سەباسی حکومەتی قازی نیشتیمانیەکەن حکومەتی قازی نیشتیمانی تشکیلەکەی هەر نابێت لە کۆمەڵە خۆ لە سوید و سۆماڵ نایەنی بێمە حەزابانە پێگەیانێ ئەکرێ ناو بندرێت یەکێ لە چاودێرەکان ئاماژەی بەوەداوە ئەکرێ ناو بندرێت بانگەشەی پێشوەختی هەڵبژاردن بەڵێ من پێم وایە مزایرەیە بۆ هەڵبژاردن و بۆ بانگەشە جارە یەک حەقەتشەی با بزانین ئایا 12 پێنج انتخابات لە عێراق هاکرێ ئەمە نیازمانە پێش 12 پێنج سونەکان ئەمڕۆ دیسان داوایان کردوتەوە کە نەکرێت ئاخر خۆ سونەکانی داما و خراونتە مجەمەعەوە سنەیەک قەڵعی ناسیۆنالیستی عەرەبی بۆ درێژکراوی جوگرافی و جیۆسیاسی بۆ 22 دەوڵەتی عەرەبی ڕوا سنەیەک کە بە حساب لای ئەمریکیەکان و لای غەرب لە شیعەکان ئەهوەنترن و لە پێشترن ئێ سنە نە قەزای ماوە نە ناحیەی ماوە نە پارێزگای ماوە یعنی قەڵعی ناسیۆنالیستی عەرەبی سنی مووسڵە مووسڵ بۆ بەجێ پیاس لە مووسڵ بڕوان نییە سنووردانرێ ئێ سنووردانرێ بۆ چییە بۆ خۆ بۆ تێرومەل دانانی بۆ مرۆڤی عەرەبی سنی دایانی مرۆڤی عەرەبی سنی جارە 1 ملیۆن و لە کوردستانی عێراقایە پەرتەوازە بوون یعنی من پێم وابوو یا پێم وایە یەکێتی نیشتیمانی و پارتی ئەگەر بەشداری شکستێکی گەورەیان کردبێت یا سامیان لەم شکستە گەورە هەبێ حەقە گۆڕان و کۆمەڵ بۆ سەرکەوتنی وەزعەکەی کورد بێن ناڵم شان بەنە شەر شکستگەری ئەمان بەشدار بن لە پرۆژەیەکی نوێ بۆ ئەم 100 ڕۆژە خراپی چێ ببن بە ئۆپۆزیسیۆن خۆیان ئازادویش خراپ نییە بەڵام ئۆپۆزیۆن بوون لە شەرقا وەکو غەرب نییە ئۆپۆزیۆن بوون بە حەقت ئۆپۆزیۆن بوون بە ڕق ئۆپۆزیۆندن بە نەیاری سەرسەختانەی بەرامبەر ناکرێت یعنی ئۆپۆزیۆن بوون یعنی لە ئەوروپاش تاقیمەی ئۆپۆزیۆن ئەوەیە چێ سەرسونقی انتخابات لە سونقی انتخابات تۆ 12 من 11 تۆ لە پێشی من لە دوام نمونەی سلێمانیت پێ بڵێم سلێمانی ئەنجومەنی شارەوانیەکان 12 کورسی گۆڕانە 11 یەکێتیە ئەوەتان تەوزیعمان کردووە لە 2 ساڵی یەکەم مەسەڵ بڕین بەڕێز فلان بۆ ئێمە لە 2 ساڵی دوم بەڕێز فلان بۆ ئێوە پارێزگارە ئێستا هین پرسیارێکی لا دروستکردنەوە قسەیە کشانەوەی گۆڕان لە حکوومەت و لە سەرۆکایەتی پەرلەمان و لە هەڵپەساردنی ڕێکەوتنەکەشیان لەگەڵ یەکێتیەوە باسیەکەینەوە پرسیارێکم هەیە لەسەرەوەش کاریگەری نابێت لەسەر بڵین پارێزگاری نوێی سلێمانی ئەوە بێ لە گۆڕان پرسی کارێزگاری قانونیەوە نازانم لە ڕووی قانونی لە ڕووی سیاسیەوە یعنی من پێم وایە بەڕاست چونکە پارێزگاری نوێی سلێمانی لە حکوومەت و لە وەزارەتی ناوخۆ ینی متمانی وەرە پارێزگار پلەکەی جێگیری وەزیرە یعنی پارێزگار و بڵین جێگیری وەزیر و وەزیر ئەبێ پەیوەندیی دۆستانە و پەیوەندیی هاوڕیانە و دیالۆگ لە نێوانیانە هەبێ و کێشە و گرفتەکانی یەکتری چارەسەر بکەن ئەگەر گۆڕان لە حکوومەت کوشێتەوە بۆ معنایە و لێرە نەکشێتەوە یعنی پەیوەندی پارێزگار و بەسەر بەڕێز وەزیری ناوخۆ چۆنە بێت یعنی هیوادارین هەردووچیان تەجاوزیشتی حیزبی بکەن مثلا کارێکی خێر بۆ سلێمانی وەکو دۆک سەیریکەن وەکو ئەولێر سەیریکەن بەڵێ کاوەش خوێندنەوەی جیاوازی بۆ کەماوەیەکی زۆر کەمە دکتۆر هەواڵ ئەبوبەکر بۆ بە پارێزگاری سلێمانی و چالاکانە ئەمە ڕەئی نییە وەکوی ئەلامێک خەڵک واڵێ خەریکی کارەکانێتی بەڵام گۆڕان
وەکۆی دیراسەیەم حاڵی نەکرد بێت لە حکوومەت دەکشێتەوە و دۆخی ئەویشی لە بەرچاو نەگرتووە. گۆڕانەر بەمەوە نەوەستاوە، ڕێککەوتنەکەشی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵپەساردووە و لە شوێنێک ئاماژەت بەوە داوەنووسی وتوتە ئەمە غەدرێکە لە یەکێتی ئەکرێت. ئەمن بۆچی غەدرا؟ وایە هەڵپەساردنی ڕێککەوتنەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چی لێ ئەکەوێتەوە؟ من بە شتێ بەڕێز بڵێم، یەکەم ڕێککەوتن و ئاشتەوایی بەدوو لاکرێ، بەڵام قسە دابڕان با بڵین ئینسیحابکردن یا بڵین نەبوونی دیالۆگ بە یەک لاکرێ. یعنی ئێستا من ئامادە نەبووم لقای تۆم شۆ نەبوو ئیشکە بوو یا بەڕێز ئامادە نەبووم لقای نەکران یێ بە دوو لا بکرێ. ئەوە گۆڕان خۆیانن دیراسی ئەەکەن باشە ناباشە تەندروست نادروستە لە حکومەت دەکشێنەوە نازانم بۆ سلێمانی وەیەن لە سلێمانی ژیان ئیتفاقی خۆیان و یەکێتی هەڵەبسێرن ئەمە خۆیانن یەکی چوانی کوشان دیارە ئەنجومەنی سەرکردایەتی هەیە و ئەنجومەنی سەرکردایەتی کۆ بێتەوە وەڵامیان داتەوە. بەس من حەقەتێ بەتەوە محافظی سلێمانی لە محافظە گەورەکانی کوردستان کە پێگەیەکی سیاسی و با بڵین کلتوری و پێگەی و لە ناو بستنەوەی ڕزگاری خوازانیگەری کورددا پێگەیەکی کەمی نییە. ئێمە محافظی سلێمانی بەڕێز دکتۆر هەڤاڵە، مدیری شۆرتە نازانم گۆڕانە، مدیری تەربیەکە ئەو ئیشکالی کە ئەمڕۆ هەیە مامۆساکان بێمافن کەوایە بێموچەند کەوایە حەقیان خوراوە کەوایە مدیری تەربیە گۆڕانە. یعنی ئیتر چیان لە یەکێتی ئەوێ من پێم وایە غەدرێکی گەورە ئەکەن کە پێیان وابێ ئێمە لە سلێمانی با بڵین تووشی ئیشکال بووین یا یەکێتی بە سەرجەم ئیتفاقیە ناتوە. یەکێتی بەشەکەی خۆی جێبەجێ کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان نایە لەگەڵ گۆڕان ڕێکەوێ دژی پارتی وەکو چۆن ناوە لەگەڵ پارتی ڕێکەوێ دژی گۆڕان. یعنی من شتێ بە تۆ بڵێم 12 دی 2015 سەرجەم وەزیرەکانی گۆڕان هاتونتە ماڵەوە یەکێتی ئامادە نەبووە نەک وەزیر نەک مدیر عام مدیرێکی ناحێژ وەرگرێ کە لە حیسەی گۆڕانە و ئامادە بە یەک پاچی چاتۆتە ناو مۆزوعەکەەوە و قسەی لەسەرەوە کردووە کە ئەبێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەبێ مەرج بگەڕێتەوە. ئەمانەمان لەگەڵ کردوون کەس ئەمەی لەگەڵ ئێمە نەکردو ئێمە بینیمان کە باری بەبێ ئێمە پەرلەمانیان کارا کردەوە بەبێ ئێمە ڕیفراندۆمیان کرد. آخر من حقیقەت پێ بڵێ بێکە پەرلەمان کارەکردنەوە زۆر داوای لێکراوە ئەوتێنێ ئێمە ئەبێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە بەبێ مەرج ئێداوا کراوە نەگەڕاوەتەوە وەزیرەکان بگرێتەوە بنەگەڕاوەتەوە. ئێبڕاستی ناشکرێ یعنی ئەم من لەگەڵ چییە من لەگەڵ ئەوام کە ئەم تەجروبەیە تێک نەچێ ئەم تەجروبەیە بە ئیشکاری دیوانێکی پارتی زۆر تێکەچێ. یعنی ئەبێ برادرانی گۆڕان خۆیان ماندوون لە مێژووی ڕزگاری خوازانەی گەلی کوردستانە لەو ڕۆژانەی کە هەرە تەنگ بووە کە هەرە جادەکەی تەسک بووە ئەوان قارەمانی بەرگری بوون پاڵەوانی شاغ بوون. یعنی حەو کەس لە سەرکردایەتی لە ئەنجومەنی ڕاپەڕینەیە 5 یانێکی 15 پارچەی پێوەیە. بۆچی پێوێتی بۆ دیفاعکردن لە گەلی کورد لە قەزەی کورد دژی داگیرکەران ئەبێ خوێندنەوەیشیان بۆەوە هەبێت کە ئەم واقعەیەکی ڕۆژهەڵاتیە و شەرقە و لەم شەرقایەکێتی شەیە و گۆڕانی شەیە و کۆمەڵی شەیە و پارتی شەیە لە دەروی ئەمانە زەحمەتشانی شەیە و حیزبی شوعی شەیە و حیزبی سۆشیالیستی شەیە. کاکە حیزبی سۆشیالیست بەرز کاکە حەمەی حاجی مەحموود یەک کورسی هەیە ئێ خۆی و کوڕی لە جەبهان کوڕی لە جەبهان شەهید دەبێ. ئێبڕۆ لەوانەیە لە هەندێک فەیسبووکی یا هەندێک پەیجی تۆڕی کۆمەڵایەتی بینی چی بە کاکە حەمە ئەکرێ کاکە حەمە لە جەبهەیە قسەی پێڵی کوڕی شەهید دەبێت قسەی پێڵی ئێ کورسیی هەیە لە 6 کورسی وەکو کۆمەڵ نەسیۆشتی شەیە وەکو پارتی. یعنی ئەبێ خوێندنەوەیەکی جددیتر و خوێندنەوەیەکی واقعیتریان دەبێ کەمە ئەڵەمە بەسمەوە نیە گۆڕانی حافی بەرامبەر نەکراوە یا گۆڕان غەردی بەرامبەر نەکراوە. هەیەی بەڵام ئەو جملە ئەڵێمەوە ئەبێ معارەزە بوون تەندروست بێ معارەزە بوون لە وڵاتی دیموکراسی هەیە و ئەگەر دەسەڵات ئیشێکی ئیجابی کرد تۆلات جێ هیوا بوو سەحی لێبەی وەکو چۆن بە ئیشە خراپەکانی زەربی لێی ئەمە چۆن معارەزەی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە فێری ئەم کولتورە بێ من پێمای عمر و زەمەنێ بێ. هەرێمی کوردستان بە تایبەت لە دوای 2014ەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێجگار ماندوون. هەر جۆرە قەیرانێک دێت بە مێشکی مرۆڤ ڕووی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد. بەتاکید بۆچی لەم دۆخەی ئێستا کە هاوڵاتیان چاوەڕێی ئەتوانم وا بڵێم دەستی حزبەکان و حکوومەتن چونکە حزب لە پشتی حکوومەتەوەیە ڕوئیای حزبی زاڵە نەک تێڕوانین و بیرکردنەوەی نیشتیمانی و نەتەوەی لەم دۆخەی ئێستا کە وترێت پیلانگێڕی لە ئارادایە و لە بەردەم هەڕەشەین و ئاگاداریشی جەنابەت کە تازە بە تازە هێرشی داعش تێکەشکێنرێت کە عەبادی لەوێەوە ئەعلانی کردو کە کۆتاییانات. من یەکش بە تۆ بڵێم من پێت بڵێم ئەگەر بڵێم کورد لە ئیدارە بوونا مێژووی نییە و تەجروبەی نییە و ئەزمموی نییە لات عجایب نەبێ لەبەرا من دیفاع لە حکوومەتەکەم من لە حکوومەتە هیچ نیم یعنی مامۆسایەک نیم لە مەکتەبێک لە مەکتەبەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕۆم دەرسی زانست یا دەرسی بیرکاری یا دەرسی کۆمەڵایەتی بڕێمەوە هیچ نیم لە حکوومەتە من کاردێکی حیزبی. تۆ سێرکە پێشوەی عێراق دروست بێ کورد بزنەوەی ڕزگاری خوازانی لەم شارە حکوومەت دروستەکە و فەرمانڕەوایەکی هەیە بە احترافی بەریتانیەکان کە ناوی شێخ مەحموود ئازا بووە وایە 946 مەهاباد دروست ئەبێ 11 مان حکومەکە و جمهوریەتی خۆشێتی دوای تووشی وشکارە بێ 91 لە دوای حربی خەلیج
حکوومەتی هەرێم ئینتفاازێک حکوومەتی هەرێم دروست بێ ماڵ ئاوێ لە ماوەی 100 ساڵە سێ تەجروبەی حکومڕانی بۆ دەوڵەت بوون دروست بووە لە کوردێکی بندەست کوردێکی بێکەس یعنی تۆزێک نسبەی خوێنەواری لە سلێمانی کە شاری ڕۆشنبیری و شاری مێژووی ڕزگاری خوازانەیە لەوانەیە لە ساب 20 کەس بوو بێ لە 1940 و 15 و 16 و 17 بەڵام حکوومەتی شێخ مەحموود لە بەرهەمیێت مەهاباد 1946 11 ماه حکومەکات نسبەی خوێنەواری چۆن بێ تەشوینی ئیجتیماعی لە ڕووی دەرەبەجی و لە ڕووی ئەقتاعی و لە ڕووی جوتیار و لە ڕووی سەپان و لە ڕووی ئەوە زۆر با بڵین دواکەوتوو بووە بەرەمی حکوومەتی مەهاباتە لە دوای 1990 ئێمە دینەوە لە شاخ و ماکین تجربەی شۆڕش و تجربەی ئازادی و تجربەی خۆڕێخستمانە بەڵام تجربەی ئیداری ئیدارە فەنە عفومکەی ئیدارە عیلمە ینی بڕاکەی وەزیرە ینی ئەگرێ ئیشەکەی خۆی نەزانێ مدیری عامە ئەکرێ ئیشەکەی خۆی نەزانێ قایم قامە ئەکرێ ئیشەکەی خۆی نەزانێ ئەمە تجربەی ئەوێ ئێمە بێدانی پێدا بنرێکە باڵێ بێ حکوومەتی هەرێمی کوردستان دانی پێ بنێ کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئیداریەوە سەرکەوتوو نەبووە و لە ڕووی ئیداریەوە نەیتوانیوە لە ماوەی 25 ساڵ کە ڕوبع قەرنێکە ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێوە جێبەجێ بکە هاوڕێیان 20 شرکەم بنێ کاگازادیش بە سوپاسەوە لە 20 شرکەی وەڵام مەیاتەوە باس لەوە کرێکە عبادی ئەگەر دۆخەکە ناران بێت هێزە جوڵێنێت و دێتە سلێمانی و دێتە هەولێر و ئەمانە چۆن ڕێگری لەمە بکرێت زۆر بە کورد من پێم وایە ئەمریکیەکان لەگەڵ یەک پارچەی عێراقان و لەگەڵ فیدراڵیشان فیدراڵ ینی حکوومەتی هەرێمی کوردستانی بە حکوومەتێکی بەهێزی ئەوێت و لەگەڵ حتا ئەمە شتێکە لە دەروی ناکرێت سەباسیگەم حتا لەگەڵ ئەم مزارات و لەگەڵ ئەم خۆپیشاندانانش هەر نین بەم شێوە توژیە کە پشێوی لێ بێتەوە ئەمە یەک عبادی ناتوانێت هێز بجۆڵێنێ بۆ معنای بێ داگیر بکات عبادی ئەتوانێت تاکو مادەی 140 حدودی هەبێ کێشانێکی ئالامیە من پێم وایە زیاتر بەڵێ کاک ئازاد تۆفیق نووسەر و ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکان هەر بژین بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش